سەرۆک مامجەلال سەرکردەیەک لە وێنەی گەوهر کە ژیان و خەبات و تێکۆشانی زیاتر لە 70 ساڵی تەمەنی بۆ مرۆڤایەتی و ئاشتی و پێکەوژیان و چەسپاندنی دیموکراسی تەرخان کرد. نمونەیەکی هەرە باڵای پێشکەش کرد کە هەمووان ئەم سەرکردەیە بە سەرکردە و ڕابەری خۆیان بزانن. ساڵانە یادی کۆچی دوایی بەدانانی تاجەگوڵینە و گێڕانەوەی هەڵوێست و بەرنامەکانی بکەنەوە. حضرنا في هذا اليوم لەم ڕۆژەدا ئامادە بووین بۆ دانانی تاجەگوڵینە بە نوێنەرایەتی شێخ عەلی شێخ ساڵح ئەبوو خومرا لەسەر گڵکۆی خواڵێخۆش بوو مامجەلال کە ناسرا بوو بە زمان شیرینی و لێک نزیکردنەوەی کورد و عەرەب و هەمیشە کاری کردووە بۆ وەلانانی ناکۆکی و جاکاری. كان مشهود له بأن هذا الرجل كان أب پیاوێک وەک برا و باوک سەرکردە و پیاوی ئاشتی و مرۆڤایەتی بوو. پیاوی هێنانەتی خۆشەویستی و لێکتێگەیشتن بوو. ورجل المحبة ورجل الوئام. اسمي وباسم سفراء السلام والنوايا الحسنة في العراق والوطن العربي. بەناوی باڵێزانی ئاشتی و نیازپاکی لە عێراق و وڵاتانی عەرەبی هاتوین بۆ سەردانی مەزاری مامجەلال. سەردانیکردنی ئەم مەزارش لە بەرنامەماندایە چونکە لە سلێمانی خۆڵ و ڕاهێنانی بەردەواممان هەیە. ڕنگدانەوەی پەیام و ڕێبازی سەرۆک مامجەلال لە هەڵوێست و قۆناغی حکومڕانی کوردستان و عێراقدا بوون بە هەوێنی خۆشەویستیەکی بێ ئەندازە لە دڵ و دەرونی جەماوەری کوردستان و عێراق. کاتێکی شکۆی نیشتیمان ماڵ ئاوایی کرد هەمووان بە چاوی پڕ لە ئەسرین و با دڵێکی غەمگین ماتەمیان گێڕا بۆ لە دەستدانی سەرکردەیەکی کاریزما لە کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خەڵکان یەکەیە لە دەرەوەی یەکێتی خەڵکان یەکەیە ڕۆژانێک بۆ لەوانەیە دژایەتی بە ئێستاشەوە دژایەتی یەکێتی بکە بەڵام کە ناویم هەڤاڵ مامجەلال ئەبرێ بە فەخرەوە بە شانازیەوە هەڤاڵ مامجەلال لە ئێمە زیاتر بەهی خۆیان نەزانن لەبەر ئەوە هەوکارەکەشی ئەوەی بە تایبەتی ئەمڕۆ ئەگەر ببینی برا عەرەبەکانمان برا مەسیحیەکانمان لە پێش ئێمەوە لەسەر مەزاری هەڤاڵ مامجەلال بوون ئەمە جێگەی ڕێز و تەقدیرە. مام کەسێکە ئێمە نازانین بە چ زمانێک تعبیری بۆ بکەین هەمومان یعنی ئێستا غەمبارین لەبەرەوەی کە ماممان لە دەست دەرچووە. مام کەسێک بوو بۆ کوردستان زۆر مهم بوو بۆ چوارپارچەی کوردستان نەکرد بۆ تەنها بۆ کوردستانی ئێمە. کە سەرۆک مامجەلال خوا عافیکە خوا لە گوناحی خۆش بێ هەموو شتێکی بۆ میلەت کردووە کە ئەو ڕۆی تر میلەت پشتیشکە میلەت کەسی نەما لەو زیاتر هەموو بین بە قوربانی گۆڕەکەی. خەباتی ڕزگاری گەلی کوردستان و عێراق لەسەر دەستی سەرۆک مامجەلال گۆڕانکاری جۆری بەخۆیەوە بینی کە لەم قۆناغەدا دیدگا و بەرنامەی سەرۆک مامجەلال گەشتە ترۆپک تێیدا هەمووان سەرۆک مامجەلالیان بە سەرکردە و ڕابەری خۆیان دادەنا تا ئەو ئاستەی ئایەتوڵڵا عەلی سیستانی لەبارەی سەرۆک مامجەلالەوە بڵێت سەرۆک مامجەلال سەمام الئەمانی عێراقە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.